إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار أما بعد خۆشەویستانم گەرەکمە ئەلەم وتارەدا باسی شتێکتان بۆ بکەم کە ژیانێکی زۆر خۆش بۆ دڵەکانمان پەیدا ئەبێت و ژیانێکی زۆر خۆش و ئەمن و ئاسایش بۆ لاشەمان بێت ئەوش وڵامدانەوەی خوای گەورە وڵامدانەوەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لەوە نەکۆڵینەوە بڵێین بۆچی خوا وای فەرمووە چونکە خوای گەورە لا يسأل عما يفعل سوال لە خوا ناکرێت خوایە ئەوەت بۆچی وا کردووە و پێغەمبەرش صلی الله عليه وسلم سوالی لێ ناکرێت بۆچی ئەمە وایوتەوە بۆچی وایە هەچ ئەمرێکت جۆ لێ بوو لەلایەن خوداوە و لەلایەن پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وڵامی بدەرەوە هەتا وەکو خدا حەیات بخاتە دڵتەوە هەتا وەکو خدا ژیانێکی خۆش بکاتە لاشەتەوە چونکە بۆچی خوای گەورە و میهرەبان باسی موسامان بۆ ئەکا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ فیرعەونە بەر لعنەتی خوا بکەوێت خدا ئەفەرمێت ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لە سوورەتی مزەمملە إنا أرسلنا إليكم شاهدا عليكم إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم أي شاهدا على أعمالكم يوم القيامة أي أمتي محمد شكری خوا بکەن کە پێغەمبەرێکم بۆتان ناردووە شاهێدە لەسەرتان لەسەر کردەوەکانتان لە قیامەت بەشیر و نەذیرە زۆر بەڕەحمە بەرامبەر بە ئومەتەکەی خدا ئەفەرمێت کەما ئەرسەلنا إلى فرعون رسولا وەکو چۆن ڕەسوولێکمان نارد بۆ فرعون کە موسایە سەلامی خوای لەسەر بێت فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا خدا أفرميت فرعون معصيتي پیغمبركي كرد كموسايا فرعون بقصي پیغمبركي نكرد فرعون قالطي بپیغمبركي أكرد كموسايا خدا أفرميت فأخذناه أخذا وبيلا أي شديدا لناو ما برد شون لناو بردنيك وإيوش أقدار بن أمتي محمد لبر أوي پیغمبركي إيوه محمد صلى الله عليه وسلم بريسر لموسى خطرتر لوي بقصينكين بخداي آوها لنا ومان أباك خدا ئەو پێغەمبەرەی ناردووە بۆ ئەوەی
ڕێگای بەهەشتی بۆمان ڕوون کردەتەوە. نەڵێن ئەفەرمێت هەر کەسێک گوێی لە من بێت لە یەهودی لە نەسڕانی وڵامی من نەداتەوە ئیلا ئەو کەسە داخلی دۆزەخە بێت. با هەوڵ بدەین وڵامی خوا بدەینەوە، با هەوڵ بدەین وڵامی پێغەمبەر بدەینەوە صلی الله عليه وسلم. چونکە بۆچی هەتا وەکو ئەمڕۆ لە شت ساغا دوێنێکە لە ئەمڕۆ عمرت درێژتر بوو، ئەمڕۆ عمرت کەمترە، ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئەجەلەکەت ئەڕۆی، هەتا وەکو فرسەتێکت بۆ دەسەرکەوێ، خەیرێکت بۆ ئاسان ئەبێ هەوڵ بە جێبەجێیکە، و ئەگەر بۆت ڕێک بکەوێ و تاقەتت هەبێ لەسەری و ئەنجامی نەدەی ئەو کردەوە چاکە، خدا عیقابت لێ ئەگرێت، خدا عیقابت لێ ئەگرێت. چونکە ڕۆژێک تێ نەخۆشەکەوی، ڕۆژێک تێ پیر و پەککەوتە ئەبی، ڕۆژێک ئەبێ مەجالت نابێت. لەبەرەوەی کەعبی کوڕی مالک ئەو سەحابە بەڕێزە کە خدا لە سوورەتی تەوبەیە باسییانەکە، وعلى ثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أنه لا ملجأ إلا إليه. أو سيكسيك پیغمبر صلى الله عليه وسلم لغزوة تبوك دا همو صحابي خركدو أبي بچين بو غزوة تبوك بو جهاد كاتي كوت نريا كعبی کوڕی مالک ئەفەرمێت ئەو ڕۆژە من دوو لاخ نەبوو بە چاکی و بە جوانی، پارەم زۆر بوو، مەجالشم هەبوو، بەڵام وتم با پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەیان بە پاڕێ ئەکەن، هەتا تاوەکو ئەگەنەتە بوو من بە ماینەکانم ئەگەمە لایەن، هەتا وەکو تۆزێ زەرع بەشکەم دەغڵەکەم درەو بکەم. ئەڵێت شەیتان هات وەسوسەی بۆم کرد، کورتە کاکە دەغڵەکەت درەو بکە، هێشتا مای بوو، وتم بەیانی، وتم دوو بەیانی، دەی مەبەستی ئەوە نەبوو یعنی نەچێت، تەسویفی هەبوو، تەسویف لە کردەوەی چاکە، ئیشەڵا ئەیکەم، ئیشەڵا ئەیکەم، ئیشەڵا ئەیکەم ناشیکەی، ئەوە ئیشی شەیتانە. کەعبی کوڕی مالک ڕۆژێ دوان سیان نەڕۆشت بۆ غەزوەکە، هەتا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەوە، منافقەکان دووڕووەکان یەکەیەکە هاتن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم يعتذرون إليك، أي پیغمبری خوا والله مناڵم وەش بوو درۆیانە کرد، ئەی پێغەمبەری خوا والله ژنەکەم تەنیا بوو، ئەی پێغەمبەری خوا والله قاشم ژانیە کرد، ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم ظاهری وەرگرت، بەڵام دڵیان خدا ئەزانێت، لا تعلموهم نحن نعلموهم، خوا ئەفەرمێت، قبوڵیانی کرد. سرەی کەعبی کوڕی مالک هات، ئەو سەحابە بەڕێزە دانش فەرمووی ئەی پێغەمبەری خوا والله ئەگەر کەسێکی تر بوویتایە من ئینسانێکم زۆر قسە زانم، ئەگەر کەسێکی تر بوویتایە هەندێک قسەم ئەکرد خۆم ئەپەڕانەوە لێت، بەڵام خدا لێم تووڕە ئەبێت. والله ئەوەی ڕاستیە پێتە لێم قەت وەک ئەو ڕۆژە ئامادە نەبوومە، پارەم زۆر بوو، مەجالم زۆر بوو، بەڵام نەهاتم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە بوو لەگەڵ سەحابە هیجریان کرد، نابێ کەس قسەیان لەگەڵا بکە هەتا 50 دانە شەو، هەتا وەکو ڕۆژێکیان ئەڵێ ئەچمە دیار بێستانێک، یەکێ لەو بێستانە کوڕێ مامەکەمی تایە، ئەڵێ بەگریان و ئەڕۆشتن 40 ڕۆژ سەلاممە کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەریەکردە ئەو لاوە. سەحابە هەمویان ضاقت عليهم الأرض بما رحبت، ئەو ئەرزە فراوانە تەسکەوە بوو لێیان، لە نەفسی خۆیان بێزار بوون. ئەڵێت چوومە بان بێستانەکە سەیرەکەم، کوڕەکەی مامەمە وتم سەلام عەلەیکم، ئەفەرمێت سەیرێکمی کرد و دەمشی نەجوولان لە وڵامدا پێیم وت ئەی تۆ نازانی من خوا و پێغەمبەری خوام خۆشگەرەکە. ئەوش سەیرێکمی کرد و پێمی وت الله ئەعلەم، خوا ئەزانێت. ئەفەرمێت هاتمەوە بەگریان 50 دانە ڕۆژ، خوای گەورە میهرەبان ئاوا عیقابیانی، ئاوا معاتەبەیانی کرد، ئاوا عیقابی لێیان گرت، هەتا 50 ڕۆژ. ئەمجا هەوڵ بدەین کردەوەی چاکە بوو زوو هەوڵ دەین جێبەجێکەین، وئیلا خوا عتابمان لێ ئەگرێت. خوای گەورە میهرەبان لە قورئاندا لە سوورەتی ئەنفالدا ئاەتێکمان هەیە کە قورئان مەبنیە لەسەر ئەو ئاەتە.
خدا أفرميت يا أيها الذين آمنوا زور بريزة وزور بناويكي جوان بو إيمان داران وكو صحابة أفرميت يا أيها الذين آمنوا جوت ليبو جوتي بو شركة يا أمريكا وخدا أمرك فيك وأفرمي بك برو بهشتت أبا يا نهيك وقد غدلك أري برو دوزخت أبا ونيكي يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم أيو كسانك إيمانتان هاوردوا وڵامی خدا بدەنەوە وڵامی پێغەمبەرەکەی بدەنەوە کاتێ بانگەوازیتانی کرد بۆچی لما يحييكم بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەتان بداتێ خوای گەورە بۆ ئەوەی دڵەکانتان زیندوو بکە کەسێ وڵامی خوا بداتەوە دڵی زیندووە و هەر کەسێ وڵامی خوا و پێغەمبەرەکەی نەداتەوە دڵی مردووە با لە بان زەویش ڕێک بکە با ڕێژ بکە دڵی مردووە خدا ئەفەرمێت لما يحييكم بۆ ئەوەی ژیانێکی خۆشتان پێ ببەخشێ و ئەگەر وڵامی خوا و پێغەمبەرەکەی نەدەینەوە واعلموا أنه يحول بين المرء وقلبه أن الله يحول بين المرء وقلبه وأجر ولامي خوا في غمبركين ندنوا أو باش بزان خدا لبين خوتان ودلتانا جاوازية خات بين دلتانا ودلتان قلبكاتوا دلتان قلبكاتوا وأنه إليه تحشرون همتان بولا إخوائي قولوا مهربان أقرنوا لقيامة شاكا أجري شاكي تايا خلافة دوزخي تايا بويا وڵامدانەوەی سەحابە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکودووی تیا نەبوو نەیانە پرسی ئەوە سونەتە ئەوە واجرە ئەوە مستەحەبە نە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتەکا بۆ شاری مەدینە لە شاری مەدینە 16 مانگ یا 17 مانگ وەکو لە صحیحی مسلمدا هاتووە ڕووی نوێژەکەیان ئەکردە بەیت المەقدس لدواي أو 16 مانگە 17 مانگە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دوعایە کرد یا ڕەبی خوایە ڕووم وەرگێری بەرەو کەعبە بەرەو ئەو قیبلەیە کە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ لەسەری بووە خداش دەفەرمووی قد نرى تقلب وجهك في السماء دائما أتبينين أي محمد صلى الله عليه وسلم دائما سر آسمانك داوای ئەوراقی کەوا قیبلەکەت بگۆڕین دە قیبلەکەت بگۆڕە بەرەو کەعبە کاتێ قیبلەیان گۆڕی یەکێ لە سەحابە دەرچوو ئەڕێ چوون بەرەو مزگەوتی قوباءەوە نوێژی بەیانی بوو لە دووەم ڕکعەتا و لە ڕکووعا بوون وتم ئەم شەو ئایەتێک دابەزیوە لە دەرەوە بە ئەهلی مزگەوتەکە ئەڵێ کە لە ڕکووعان ئەم شەو ئایەتێ دابەزیوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ڕوت وەرگێڕە لە بەیت المەقدیسەوە بۆ کەعبە ئەفەرمێت لە ناو نوێژەکەەوە هەر هەمویان ڕوویان هەڵگێڕە ئەوە ئیستیجابەی خوا و پێغەمبەری خوا ئاوا بێت زۆر فکری لێ نەکەینەوە زوو وڵامی بدەینەوە بەشکم خدا ژیانێکی خۆشمان پێ ببەخشێت بۆیە برا بەڕێزەکانم حەزەکەم باسی قسەیەکتان بۆ بکەم قسەیەکتان بۆ بکەم کە خدای گەورە و میهرەبان لە قورئاندا باسی کردووە لە سوورەتی البەقەرە لە سوورەتی بەقەرە خوای گەورە و میهرەبان تەبیعی درێژترین سوورەتە لە قورئانە ئاەتێکی تایە لە هەموو ئاەتەکانی قورئان بەڕێزترە و فەزڵی زیاترە بدایەت باسی ئیماندارانەکە و باسی کافرانەکە و باسی منافقەکانەکە لە پاشاندا باسی خەڵقی ئاسمان و زەویەکە لە پاشاندا باسی خەڵقی ئادەمەکە و باسی فیتنەی ئیبلیسەکە ئەمجا باسی ئادەمەکە کە لە جەنەت دەرکرا ئەمجا باسی بەنو ئیسرائیلەکە لە پاشاندا باسی کەعبەمان بووەکە وما يتعلق عليها بالنسك باسی ئادابی حەزمان بووەکە لە پاشاندا باسی تەلاقمان بووەکە و باسی داود و جالوتمان بووەکە باسی آيات الكرسي وأحكام الربا وأحكام ديون وأمانة وختم مكريب بدو آية لآمن الرسول بما أنزل أفرميت بيغمبر صلى الله عليه وسلم هر كسي هر شوية أو دو آية بخرنيت كفتاه أو دو آية بخرني وبخري يتر أو شواب بس ديت هشت الزرارة دين هذا أو دو آيتي خواتمي بقرة وسورة بقرة زياتر أو قصي بقرة كيتايا بويا عنوان نلاب بقرة وادرك قصي بقرة يعني لناو همويا بتامترو
خۆشترە. ئەمجا بەنو ئیسرائیل چۆن کەمتەرخەنیان کرد لە وڵامدانەوەیان بۆ موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، خوای گەورە و میهرەبان چی بەسەریانە هاورد. ئێمەی مسلمان ئاگدار بین ئاوامان بەسەران مەیات بۆ ئەوەی گوێمان لە حەدیثێک بوو هەندێک لە کەس لە مامۆستای فەلاسیفە و هەندێک کەس لە ڕێلاچوو با نەڵێ ئەو حەدیثە وەختی خۆی پێغەمبەر فەرموویەتی بۆ ئەم ڕۆژە نابێ کەذەبتە والله، درۆت کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. ئەم دینە هەتا وەکو قیامەت ئەم دینەیە، نەڵێن وەختی خۆی پێغەمبەر وای فەرمووە کاکە بوو ئەو وەختە بووە، نەخێر بووە هەموو کات و زەمانێکە. بەڵێ براکانم، لە بەنو ئیسرائیل تەبیعی خوای گەورە و میهرەبان باسی قابیل و هابیلمان بۆ ئەکا کوڕەکانی ئادەم. ئەوە قسەی کوڕەکانی ئادەم باسی ژن هاوردنە و حەسوودیە و خێرکردنە و بزاکانیان وەرئەگیرێت. والحاصل لە ئاخری قسەکەدا قابیل هابیل ئەکوژێت. قابیل هابیل براکەی خۆی ئەکوژێت. لە پاشاندا خوای گەورە و میهرەبان لە سورەتی مائیدەدا ئەفەرمێت من ئەجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. هر کەسێ نەفسێ بکوژێت بەبێ نەفس، یعنی بەبێ حەق، یا کابرا ئەهلی فەساد نەبێت تۆ بڕۆی بیکوژیت، یعنی خەڵک تر بکوژێت تۆ بڕۆی بیکوژیت، ئەفەرمێت وەک ئەوە وایە هەموو خەڵکت کوشت بێت، چونکە کەسێ بە ناحەق بکوژی دەیترش ئەکوژی گوێت لێ نییە. بەڵام ئەگەر کەسێ زندوو بکەیتەوە، کەسێک بەتەمایە بیکوژێ نەیەلی بیکوژێت، حیاتی بۆ دروستکەی وەک ئەوە وایە حیات خستە دەبەر هەموو خەڵکی. لە بەنو ئیسرائیل ئاوها بوو کە کەسێکی بکوشتایە ئەبێ ئەو کەسە بکوژرایەوە، و لە شەڕی خۆمانشە هەیە. پیاوێکە بوو بەتەمەن بوو، ئەهلی مفەسرین ئیبن کەثیر، بەغەوی، قورطوبی متفقن لەسەر ئەوانە کە ئەم قسەیە ئاوایە. پیاوێکە بوو بەتەمەن بوو، پیاوێکی ئەختیار، زۆر دەوڵەمەند بوو، پارە و پولی گەلێ زۆر بوو، وجاخی کۆر بوو، واتە مناڵی نەبوو، وەرەسەی نەبوو، برازایەکی هەبوو. ئەم برازایەی شەوێکیان ڕۆشت مامەکەی خۆی کوشت و مامەکەی خۆی هەڵدرد و بردی لە بەردەم قاپی ماڵێک فڕەیدا. کاتێ فڕەیدا تەبعی خوای گەورە میهرەبان بدایەت ئایەتەکە ئەفەرمێت وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة. هو السؤال من القاتل؟ جواب اذبحوا بقرة. خۆی لە خۆیدا قورسە، بەڵام ئەم ئایەتە تەقدیم و تەئخیر کراوە. وەکو خدا ئەفەرمێت باسی تەوەفانەکەی نوحمان بۆکە حتى إذا جاء أمرنا وفار التنور قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول ومن آمن وما آمن معه إلا قليل قل نركبوا فيها بسم الله مجريها ومرساها. خوي تقديم وتأخير جاري أول جا سواري كشتيكبون أم جاك توفانك هات، يعني الركوب قبل الهلاك، بلام أول جا باسي لناوتونك أكان جا خواه فرمت اركبوا فيها بسم الله مجريها ومرساها. تقديم أم جا كاتي بياني روجه وبو سيران كت جنازيك لبردن مالكا كوتوا ئەمانش هەموویان ڕۆیشتن کابرایان دەرکرد لە ماڵ و وتیان تۆ کوشتتەوە بۆ شەڕیان، بۆ شەڕیان و لە یەک لێدان و هەموو بەنو ئیسرائیل کۆ بوو، مەسەلەکە گەورەوە بوو. وإذ قتلتم نفسا فادارأتم فيها، يعني اختلفتم فيها أي دفعتم التهمة عن أنفسكم. تو كشت أويد منهم كشت فدارأتم فيها
والله مخرج ما كنتم تكتمون. خدا ئەوەی ئێوە ئەیشارینەوە، ئەوەی ئێوە ئەیشارنەوە خدا دەری ئەکا، خدا دەری ئەکا. عالم الغیب والشهادە، ئەوەی بیبینێت ئەوەی نەیبینێت عالیمە خوای گەورە و میهرەبان. وتیان بابە ئێوە بۆ شەڕەکەن، ئێوە پێغەمبەرێکتان نییە موسا سەلامی خوای لەسەر بێت لەگەڵ خوایە قسە ناکە؟ موسا سەلامی خوای لەسەر بێ ئەچوو بۆ کێوی توور لەگەڵ خدایە قسەیە کرد. وتیان بەروەڵا چوونە لای موسا، اتجهوا إلى موسا، وتیان یا موسا ئەو نەفسە کوژراوە و کەس نازانێت کوێ کوشتێتی و حەلمان چییە؟ موسا وإذ قال موسى لقومه إن الله يأمركم أن تذبحوا بقرة. فرمووی موسا خوای گەورە و میهرەبان ئەمرتان پێکا مانگایەک سەر ببڕن. بەقەرە بۆ مانگا وترێت، یعنی مێیە، مانگایە سەر بڕن. قالوا أتتخذنا هزوا، ئەی موسا تۆ گاڵتەمان پێکەی، ئێمە پێتەڵێن چی ئەوەی کوشتۆ، تۆ لێ مانگایە سەر بڕە. ئاگادار بن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەچ ئەمرێکی کردووە نەڵێی کاکە چۆن ئەوە ئاوە بەعەقڵ خۆت، نە پێتی وت مبادرە بکە و هەوڵدە جێبەجێ بکە. پێتە فەرمێ شەوان ئاوا بخەوە، مەڵێ بۆچی ئاوا بخەم، بخەوە ئاوا بخەوە خەڵاس، وڵامی دەرەوە، لەبەرەوەی نەتیجەکە ئاوا بۆمان دەرەکەوێت. قالوا أتتخذنا هزوا، گاڵتەمان پێکەی ئەی موسا. قال أعوذ بالله أن أكون من الجاهلين. ئێوە پرسیاری حکمی شەرعیم لێکەن، من گاڵتەتان پێ بکەم؟ ئەشێ پێغەمبەر گاڵتە بکات؟ ناشێت. ئەگەر ئەمە ئەوەی لێ دەرەکەوێ کەسێک شتێکی زانی لە دینە کەسێ پرسیاری لێی کرد با بە گاڵتەوە جوابی نەداتەوە. قال أعوذ بالله، پەنا ئەگرمە خوا من لە جاهیلەکان بم، واتە ئەو کەسەی کە گاڵتە چییە و مازحە ئەوە جاهلە. أعوذ بالله أن أكون من الجاهلين. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي. عمري شون بيت، چەند ساڵ بێت. دەی موسا فەرمووی مانگایە سەر بڕن. موسا فەرمووی مانگایە سەر بڕن. ئەگەر فەلەو لەم يعترضوا لأجزأت عنهم أدنى بقرة. ئەگەر ئیعتیراضیان نەکردایە، بەرانگەری موسایان نەکردایە، ئەگەر مناقەشەیان لەگەڵ موسا نەکردایە، هەچ مانگایە بووایە سەریان ببڕایە، خوای گەورە میهرەبان کەشفیە کرد ئەو جەنازە کێ کوشتێتی، هەچ مانگایە بوایە. بەڵام پرسیاریان کرد، وتیان یا موسا ادع لنا ربك، بچۆ بۆ لای خوا يبين لنا ما هي، ئەو مانگایە چۆن بێت. هنا بدأ التشديد، ئەلێرە تونوتیژی دەستی پێی کرد. کاکە دە مانگایە سەر بڕن، نە چۆن بێ مانگاکە. قال إنه يقول إنها بقرة لا فارض ولا بكر عوان بين ذلك. الفارض هو الواسع الكبير. فارض يعني أو مانگایە کە زۆر زگی کردووە، يعني پیرە، زگی زۆر زلە، ئەوەنە زگی کردووە فارضە. قال إنه يقول خدا أفرميت مانگایەک بێت، مادام خۆتان لەسەر خۆتان خورسیەکەن دەبگرن. خدا ئەفەرمێت مانگایە بێت لا فارض، زۆر بەتەمەن نەبێ و زۆر زگی نەکرد بێ، ولا بکر، بکر یعنی نەزگشی نەکرد بێت، نەزگی زۆر کرد بێت، نەزگشی نەکرد بێت. عوان بین ذلك، لەبین هەردووکیان، یعنی وسط بێت، دوو سێ زگی کرد بێت. عوان بين ذلك فافعلوا ما تؤمرون. دەی ئەوەی کە خدا ئەمرتان پێکات جێبەجێ بکەن. كان ينبغي بني إسرائيل أن يقولوا سمعنا وأطعنا، بەسەر چاو سمعنا وأطعنا، گوێمان لێی بوو ئەوە تەطبیقی ئەکەین، بەس ئەوان ئەڵێن نە سمعنا وعصينا. چەنەها کەسمان نییە ئێستاکەش یعنی بەسیترین شت سەیرەکەی دوو ئەمسلێ ئاڵتوون ها لە پەنجەیە، دوو ئەمسلێ ئاڵتوون بۆ پیاو. وەگوێشی لێ بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان فەرمووی حەریر و ئاڵتوونی پێبوو، فەرمووی ئەمە حەڵاڵە بۆ مێینەی ئومەتەکەم بەڵام حرامە بۆ نێرینەکەیان. ئەوە سەمیعنا وعەسەینا نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەتەها ئەمری نییە پێمان ئەکا و ئێمە انتهایی تێ ئەکەین و وڵامی نادەینەوە، ئەوە سەمیعنا وعەسەینا نییە.
خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم شرط نییە ڕوک نییە خۆی ڕوکن نییە و شرط نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی موجود بێ نەخێر فردوه إلى الله والرسول ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم زنوب وایە مشکلەیەکیان نەبووە ئەچوونە لای بەڵام کاتێ وەفاتی کرد ئەبێ بگەڕێتەوە بەلای سونەتەکەی شەرت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم موجود بێت کەسێکی ثقە مامۆستایەکی بەڕێز ڕێک و پێک شتێکی پێتوت بە صەحیحی لەسەر تەوڵانی بدەیتەوە وا تێ بگە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێتی وتووە بەڵام ژیانمان خۆش نییە ئێمە بۆچی وڵامی خوا کەم ئەدەینەوە وڵامی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەم ئەدەینەوە بەڵێ فافعلوا ما تؤمرون دەی جێبەجێی کە لای بەنو ئیسرائیل کە خوا ئەمری پێتان کردووە قالوا ادع لنا ربك يبين لنا ما لونها موسى سلامي خوات لەسەر بێت موسى زۆر سابر بوو موسى زۆر بچۆرەوە بۆ لای خواکەت پێی بڵێ ئەو مانگایە چۆن بێت ڕەنگی چۆن بێت ئەوە زانیمان تەمەنەکەی وا بێت دەست ئەکەوێ مانگای وا ممکنە بەڵام ڕەنگی چۆن بێت موسى سلامي خوای لەسەر بێت قال إنه يقول إنها بقرة صفراء فاقع لونها تسر الناظرين خدا پێتان ئەفەرمێت مانگایەک بێت مانگایەکی زەرد فاقع لونها أي خالص لونها من يعني الصفراء خالص صفراء خالص زرد بزردێکی تەواو ئەگەر کەسێ سەیری بکردایە تیشتی خۆرەکە ئەگەڕێەوە لە خۆی ئەدا ئەمەنە زەردێکی جوان بوو ئاڵتونی ئەو کەسەی سەیری بکردایە تەسر الناظرین تەعەجوبی هات سەیری کرد و بزەخەنی نای کرد تەعەجوبی هات سبحان الله ئەم مانگایە چەند جوانە ئەمەش ممکنە بگەڕێی دەست بکەوێ دەی جێبەجێ بکەن قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة تشابه علينا بويا عمري كري عاسى فرميت زمان يكتيت فتنة يا أبيت كقطع الليل المظلم كوجوه البقرة فتنتت وكو دمشاوي مانجا يعني شي وكو دمشاوي مانجا يعني إساكتو صف مانجا بك يكا زور ليكا ناكدو دمشاوي أن همو وكيك وايا سبحان الله همو دمشاوي أن وكيك وايا بەڵام ئەو هەموو مەخلوقاتە ئینسانە کە خوا خەڵقمانی کردووە دەمچاوەکان هەمووی ئەمەنەیە یەک کەسێ بە یەکێ ناکە سبحان الله دەسەیرکەن بزانن وایەیان نە وتیان مانگاکان هەمووی لە یەکەکە تەشابه عەلەینا وئنا ئین شاء الله لمهتدون بەئیزنی خوا ئین شاء الله ئەم جارە بێیتەوە بزانین چییە قڕ بەسەرتان چیتان بە خۆتان کرد ده هەر ئەوەڵجا مانگایەکتان سەر ببڕایە إن شاء الله لمهتدون ئەگەر ئەو ئیستثنایان نەکردایە نەیان نەکرد مانگاکەیان سەر نابڕی جەنازەکە هەر کەوتووە موساش ئەچێ بۆ لای خوای گەورە و تێتەوە و لە کێوی تۆر قسە ئەکا و ئەمە چەند ڕۆژێکی پێچێ قال إنه يقول إنها بقرة لا فارض إنها بقرة لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها قالوا الآن جئت بالحق أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الحمد لله رب العالمين له الحمد الحسن والثناء الجميل وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له يقول الحق وهو يهدي السبيل وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين بائمي مروف كخداء فرميت ولقد كرمنا بني آدم تكريم من كردوا الرياض من لبني آدم كردوا با زوي وآسمان كان شاكر نبن لإيما چونکە خدا لە سوورەتی فصلت ئەفەرمێت ثم استوى إلى السماء فهي دخان وقال للأرض ائتيا وقال لها وللأرض ائتيا طوعا أو كرها قالتا أتينا طائعين خدا
ئەمری کردە ئاسمان و ئەرز فەرمووی گوێڕایەڵ بن بۆ من وەڵامی من بدەنەوە ئەی ئاسمانەکان و ئەی زەویەکان ئاسمان و زەوی وتیان ئەتەینا طاعیعین خوایە گیان چی ئەڵەی بەسەر چاو بەڵام ئێمە واین ئێمە وانیمان یعنی با بگەڕێنەوە بۆ لای خوا بە ئیختیاری خۆمان پێش ئەوەی بگەڕێنەوە بۆ لای خوا بە زۆر ناگەڕێتەوە بۆ لای خوا بە سەرشۆڕی هەر ئەبێ بگەڕێتەوە بۆ لای خوا وكلهم آتيه يوم القيامة فردا عبدا بعبدايتي بزليلي دوكس أملا أولاتي قردوا پاد لعرض خشنو أدبن بولاي خواهي قورو مهربان ارجع إلى الله مختارا قبل أن ترجع إليه كرها قالتا أتينا طائعين بلي براكم بويا أمرك من جولي بو زو هول بدن جيبجيكين موسى سلامي خواهي لسر بيت أو بو خواهي قورو مهربان فرموي حفتا كسي لقومكي هل قرد بچێ چل شەو لە کێوی توور بمێنێتەوە بۆ ئەوەی خوددا تەوراتیان بداتێ و ئەحکامی شەرعیان بداتێ موسا پای هەڵگرت لە پێش حەفتا کەسەکە پای هەڵگرت و ڕۆی ئەوانی جێهێشت خوددا فەرمووی لە سوورەتی طاهادا وما أعجلك عن قومك يا موسى چی شتێ وای لە تۆ کرد ئەی موسا کە تو زوو بێی بۆ لای من پێش ئەوان بێی وما أعجلك عن قومك يا موسى قال هم أولئي على أثري وعجلت إليك ربي لترضى خوايا جان أو حفتا كسهام بدوام وتين بلان بويا عجلم كد بولاي تو بيم زوبيم بو أوي زياتر ليم رازي بيت وعجلت إليك ربي لترضى عجل بكن أمرك تان بيني تاكيك تان بيني عجل بكن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەربارەی ئەو پیاوە ئەفەرمێت کە ئەهات بۆ مزگەوت دائیمەن لە سەفی دواوە نوێژێ کرد فەرمووی لا يزال أقوام يؤخرون عن الصلاة حتى يؤخرهم الله ببردوامی خوای گەورە و میهرەبان چەند کەسانێک تێن بۆ نوێژ دائیمەن لە ئاخر کەسەوە تێن هەتا وەکو خوددا تاخیریان ئەکا لە بەهەشت درەنگ ئەیان کاتە بەهەشتەوە وعجلت إليك ربي لترضى بۆ ئەوەی زیاتر لێم ڕازی بی خوایە بەڕێ براکانم تەجدید تونوتیژی دەستی پێی کرد وتیان ئەوە زانیمان عمرەکەی وا بێت ئەوە زانیمان ڕەنگەکەی وا بێت ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة تشابه علينا وإنا إن شاء الله لمهتدون يا موسى مانگا كان زوري وەک یەک وایە دەبچوو ئەم جارش داوا لە خوا بکە إن شاء الله ئێمە جێبەجێیەکەی قال إنه يقول إنها بقرة لا ذلول تثير الأرض أي لا تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها قالوا الآن جئت بالحق فذبحوها وما كادوا يفعلون موسى فرمووی خوددا ئەفەرمێت مانگایەک بێت دوو وەسفەکەی پێشەوە مانزانی چۆنن ڕەنگی چۆن بێ و عمری چۆن بێت بەڵام ئەم جارە خوددا ئەفەرمێت مانگایەکە بێت نابێت زەلیل بێت يعني بقرة من أبقار الوحوش أبي مانگایەکی وحشی بێت منداڵی ئەوەنا سەیرەکەی ڕۆشمەی حشترێ زۆر گەورە ڕائەکێشێت چونکە بۆچی خوددا لە سوورەتی یاسیندا ئەفەرمێت وذللناها لهم فمنها ركوبهم ومنها يأكلون زەلیل مان کردووە خوددا ئەفەرمێت ئەی بەڵام مێشولە زەلیلە ئەگە بداتێتەوە خوێنەکەت لێ بسەنێتەوە ئەتوانی لێ بسەنیتەوە ناتوانین لێ بسەنیتەوە شێر کەسم گەرەکە بچێ بە دەوریا کە ئەوە نەیە زەلیلە نە مذەلل نییە خوددا ئەفەرمێت بەقەرەیەک بێت مانگایەک بێت نابێت زەلیل بێت مانگا لە ئەسڵا فەقیرە بەڵام ئەما بێ مانگایەک بێت نابێت فەقیر بێت نابێت زەلیل بێت بۆچی نابێت زەلیل بێت بۆچی چی نابێت زەلیل بێت
زەوی بکێڵێت و نابێ یعنی ملکەج بێ بۆ ئەوەی زەوی بکێڵێت ئەو مانگایە و نابێ ملکەج بێت بۆ ئاودانی زەرعات ئەوانەی تیان نەبێت. ئەمە قورسە، ئەم مانگایە دەست ناکەوێت. لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة أبي سليم بيت لهمو عيبك أي خالية من العيوب نشاخي شكا بيد نجوشكي برا بيد نشاوي كور بيد نقاتي شكا بيد نا وكو قرباني مسلمة أي خالية من العيوب لا شية فيها. أما نكود سكري لا شية فيها يعني رنجي أبي زرد بيت يكتل مويك نابي للرنجكي خوي جابيت سعد لتوخسري وهتانوكي كليكي أبي هرها ميزر بيت لا شية فيها أي أصفر خالص يكتل الرشي تابيت قبولنيا بقرين بنو إسرائيل بخوتان أما نقران هتاوكو يك مانغاية كان دوزي ولا بنو إسرائيل للاي جنجك مفسرين أفرمون وتیان ئەو مانگایە بە چەنە فرۆشی وتی بە پڕاوپڕ پێستەکەی ناوجیانی یعنی پێستەکەی چەندێک شتەگرێ یعنی لاشەی خۆی چەندێکە ئەمەنە ئەبێ دینار ئاوتونم بدەنێ. ئەمجا دەستیان کردە سوالکردن ماڵ بە ماڵ پارە خڕکە هەتا ئەو مانگەیان کڕی فەذەبەحوها وما كادوا يفعلون. سەریان بڕی مانگاکە کاتێ سەریان بڕی خەریک بوونەیشی کەن لە پاشاندا خوددا ئەفەرمێت فقل نضربوه ببعضها أو جنازة بينن بدن لشون مانغاكا فقل نضربوه ببعضها كذلك يحيي الله الموتى ويريكم آياته لعلكم تعقلون. جنازة زندوبوه بإذن خواه غير إشكالاتي أنا بوتيك وشتيتي فدارأتم فيها جنازة زندوبوه كذلك يحيي الله الموتى خدا آوها مردو زنو أكاتو. أم جاد سورة بقرة دا لپين شونا خواهي قورا باسي مردو من بو أكاو أم جاد زنو أكاتو. يكم وتيان موسى قرق ما نخوا ببينين بابا إيه وخوا نابينين خوا للدنيا نابين ريت وتيان نا چون بو سركيوي طول فلما تجلى سبحانه وتعالى داي لو قوم هرهمو يعني كشت هرهمو يعني راكر لپاشان دا خوا فرميت ثم بعثناكم من بعد موتكم لپاشان دا ايو مع الزنو كردوا. اما يك دوم قصي بقركاك او جنازه الزنو ابيتوا. سيم خدا فرميت ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت لتسمردنا بهزارها كس لسارك خويت لتسمردنا فأماته الله لولا مران يعني لپاشان دا زنو يعني كردوا. اما سي وأو كسيك واتشو ديار ديك سيكا ديكا هموي رخاوة وتي يا ربي خوايا أما شون زنو أكريتو أما شون أما خوايا قولو مهربان مراني 100 ساڵ خۆی و جۆدرێژەکەی پەرژینی قایم بێ لە ڕووتان لە دوای 100 ساڵەکە زنووی کردەوە. پێنجەم خوايا قولو مهربان باسی ئیبراهیمان بۆکە سلامی خوا لە ئیبراهیم بێت ئەفەرمێت ربي أرني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي قال فخذ 4 من الطير فصرهن إليك ثم اجعلهن على كل جبل ويعني لسرها مشاخك شوار طير بير سري ببرا كتكتي بكا هر كتي بنبان شاخك ثم ادعوهن أم جابان جنبك هر شوار طيرك شون بو يكتري بنو شوار طيرك وهاتن لبردم إبراهيم نشتنو آوا خواي قورو مهربان زۆر ئاسانە لێی واللهی ئەمان مرێنێ و ئاواش زنومانەکاتەوە لە صاحب محشەرە. بەڵێ براکانم خوا ئەفەرمێت وتمان جەنازەکە بدەن لە مانگاکە زنوو بۆوە وتی فڵان کەسی برازان کوشتمێتی ئەمجا گردیان و ئەلەوێ کوشتیان ئەمش مردەوە. ئەمە ئەلەم وتارەی ئێمەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکان بە سەحابەکانە فەرمێت إن الله فرض عليكم الحج فحجوا. خواهي قولوا مهربان حجي فرس كردوا لسرتان دي أو كسيكوا هيتي باب روح حج بك صحابية تفرميت أي پیغمبري خواها مصالح فأعرض عنه النبي صلى الله عليه وسلم بريك دولا وبيغمبر صلى الله عليه وسلم لولا وصراء وهات أي پیغمبري خواها كل عام همو صالح فرزا پیغمبر صلى الله عليه وسلم فرموي خوا فرزي حج كردوا ودي حجي مالي خوا بكن تواو بعد دين لسر خومان قرص نكين يا رسول الله أكل عام هم صالح
فەرمووی اتركوني كما تركتكم، وازم لێ بێنن چۆن وازم لێتان هاورد، یەکجا حەز بکەن و تەواو وازم لێ بێنن. والله لو قلت نعم لوجبت ولو وجبت لما استطعتم عليه. ئەگەر بۆ متایە بەڵێ هەموو ساڵێک ئەبێ هەموو ساڵای بچتانایە بۆ حەج و نەشتانەتوانی. إنما أهلك الذين من قبلكم كثرة مسائلهم وسؤالهم واختلافهم على أنبيائهم. ومتاني بيش إيوه بويا بهلاكات شون پرسیاریانە کرد لە پێغەمبەرەکانیان موسا ڕەنگی شۆن بێت، موسا چەند ساڵ عمری بێت، موسا چۆن بێت، لە مانگا سەر بڕەوتەواو. بۆیە ئاگاداری ئەوە بین ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم خوا بەڕەحمەت بۆمانی ناردووە لە وەصفیا ئەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين، تۆمان نەناردووە إلا ڕەحمەتێکی بۆ هەموو عالمین. ولا سورة أعراف دا خدا أفرميت آية 157 ويضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم، أي يضع عن هذه الأمة الإصر، مشقت لسر أمة نايلي أو بيغمبرا يشكل وصفي أو يكا قرصاي لم دينا نايليت تنوتيجي لم دينا نايليت كتنوتيجي هبو لسر بنو إسرائيل. بل يضع عنهم إصرهم والأغلال التي كانت عليهم. ولا صحيح مسلم دا پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت إن أعظم المسلمين جرما في المسلمين رجل سأل مسألة فحرمت من أجل مسألته. بتاوانترين كسلنا ومسلمانانا كتاوانكي جرمكي زور قوري للاي خواكي أو كسا سأل مسألة برسيار أكال أشتيك كخوي حلالة كخوي مباحة شون أوايا أخا شون أواكرا شون فحرمت من أجل مسألتي بهوي أو مسلمانوا أما نبرسيارك أو حلالة حرام أدي لسري خدا آيات داقري حرام يكا أفرميت هذا أعظم جرما في المسلمين. أقداري أوبين برسياري خوراي زور نكين بلام لشرعة برسياري معقول خدا فرمويتي فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. أوي إيوة نازانا برسيار بكن لأهل علم وبيغمبر صلى الله عليه وسلم أفرميت بعثت بالحنيفية السمحة من الراوم بمدينة باكا كنرمونيان بملقى الخلقة كزور لسرخوبم. فائدي خطبة كمان أويا يكم وجوب الاستجابة لله وللرسول إذا أمر بأمر والمبادرة إليه. واجب لسر يمي مسلمان كاتي أمريكي خواه جومان ليبو كم ترخمينك زوجي بجيكي شكبوتي جياني دنيا وقيامت ماني كايا. واجب لسر من كبيغمبر صلى الله عليه وسلم أمريكي بيمان كردوا با هول دنجي بجيكي. دوم ترك الغلو، ترك الغلو لأن الغلو شر كله. زياد روي لدينا تون روي لدينا پیغمبر صلى الله عليه وسلم حرامي كردو لدين دا نابي تون رو بيت اتون روي بني إسرائيل آوان بسراهات كمان قاية بدوزنو بقرساي خوي آلتون أمجا سري ببرن تون روي لدين دا پیغمبر صلى الله عليه وسلم حرامي كردو شكا لإسلام دا تون روينيا أصل لإنسان دا إسلاما نكافرة. أصل لإسلام لإنسان دا إسلاما أجر يهوديش بيت أجر نصرانيش بيت أصلكي مسلمانا لأصلا شكا پیغمبر صلى الله عليه وسلم أفرميت يولد المولود على الفطرة أي على الإسلام فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه باوكو دايكي أو منالا أو منالا أكابا بقاور أي كابا جولكا أي كابا آقر پرست بازباني خمان بقرين كسي تاوانيكي كرد نلين تو كافري نلين تو منافقي نلين تو فاسقي زبان تان بقرن لو كلمانا اگر كسي كافر نبي او بي بلي كافر بخداي بو خوت اقريتو او كلمة خوت بي كافر بيت بويا پیغمبر صلى الله عليه وسلم لهموش تيكا ما مناوندي بوا وكذلك جعلناكم أمة وسطا وصدبا نا زياد روبة نكم روبة نتن روبة نميان روبة أمدو فائدة لكي لم خطبيا
داواکەین لە خوای گەورە و میهرەبان کەوا لێمان خۆش بێت. اللهم اغفر لنا هزلنا وجدنا وخطأنا وعمدنا وكل ذلك عندنا. رب آت نفوسنا تقواها وزكيها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين يا رب العالمين. إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. ولذكر الله أكبر. وأقيموا الصلاة.